جان شاری پاشای کور باجری خوش میرا دلالی سیواسور لەگەڵ دروستبوونی ئیدارەی سەربەخۆی سۆران و لە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان 89 پرۆژەی جۆراوجۆری خزمەتگوزاری لە سنووری قەزای ڕواندز جێبەجێ کراون بە وەرگرتنی داواکاری هاوڵاتیانی دەڤەرەکە بەڵێنەکان دەکرێنە کردار دانانی بەردیبناغەی چەند پرۆژەیەکن کە بوونەتە جێی دڵخۆشی هاوڵاتیان دەستخۆشی لە ئیدارەی سەربەخۆی سۆرانەکە بەڕاستی جێگای شانازیە لۆ ئێمە وەکو خەڵکی دۆراکۆ 25 پرۆژەی ڕێگاوبان لە سنووری قەزای ڕواندز گرنگترینیان دروستکردن و قیرتاوکردنی ڕێگای گوندەکان 12 پرۆژەی گەیاندنی تۆڕی ئاوی خواردنەوە کە پرۆژەی ئاوی دۆڵی ئاکۆیان لە گرنگترین پرۆژەکان